بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگوی تایبەت بەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر باسێکی گرنگ بکەین ئەویش پەیوەندی مێژوویەکانی کوردە لەگەڵ بەغدادا دەپرسین 100 ساڵە کورد لە بەغدا چی کردووە ئایا بزوتنەوەکانی یاخود بزوتنەوە شۆڕش گێڕیەکان لە شێخ مەحموودەوە تاوەکو شۆڕشەکانی دواتر و ڕێکخرا و پارتە سیاسی و کۆمەڵایەتیەکان توانیان چی ئیزافەیەک بۆ کێشەی کورد بکەن کورد کێشەی نکولیکردنی زمان و خاک و چەسانەوەی نەتەوەیی هەبووە ئایا لە عێراقی نوێدا لە سەردەمی فەیسەڵی یەکەمەوە تاوەکو ئەم قۆناغە کە 100 ساڵە کورد توانیوێتی لە بەغدا چی بکە پەیوەندی مێژوویەکانی کورد و بەغدا چ گۆڕانکاریەکی تێدا ڕوویداوە لە ماوەی سەردەمی پادشایەتی و کۆماریدا دوای ئەوە کورد دەچێتە بەغدا دان بە مافەکانیدا دەندێ بە تایبەتی لەناو دەستوردا جێگەی مافی کورد دەکرێتەوە یاخود هەرێم وەکو ئەمرێکی واقع لە ناو دەستوری عێراقدا کە دەستورێکی هێمیشەیە جێگەی دەبێتەوە ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنمەی ئەمڕۆدا قسە لەسەر ئەم باس و تەورانە بکەین تاوەکو بزانین کورد لە بەغدا لە ماوەی 100 ساڵدا چی کردووە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر کاروان فەتاح توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد مامۆستا عادل سدیق توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد مامۆستا عادل لە بیستەکانی سەدەی ڕابردووە کورد نوێنەرایەتی لە بەغدا هەیە ینی بەشێک لەوانەیە تەنانە کە ئێستا ئێمە لێرەم بەرنمەیە تۆمارەکەین یەکێک لەو کەسانەی کە نوێنەری کورد بووە لە ئەنجومەنی نیشتیمانی عێراق ئەحمەد موختاربەگی جاب بووە تۆفیق وەهبی هەبووە خەڵکی تر هەبووە لە کوردەکان نوێنەرایەتیانە بووە لە بەغدا بەر لەوەی جەنگی یەکەمی جیهانی دەست پێ بکە و کۆتایی پێبێت کورد نکولی نەتەوەیە بۆ خاکی داگیرکراوە نیشتیمانی داگیرکراوە سەرەتای دەست ببوورم مامۆسایانی بڵێم سەرەتای دەستپێکی ئەم بەشداریکردنە لەسەر ئەساسی گێڕانەوەی ماڤ و یاخود چارەسەرکردنی کێشەکان بوو بۆ کورد یاخود تەنها بەشداری سیاسی بوو خۆی لە ڕاستیا بەر لە حربی عالەمی یەکەم هەر لە جنگی چاڵدێرانەوە کوردستان لە نێوان ئەم دوو زلهێزەی ڕۆژهەڵاتە تەقسیم بوو بەشی ڕۆژهەڵاتی یا با بڵێن یەک لەسەر چواری خاکی کوردستان نەکەوتە ژێر قەڵەمڕەوی ئیمپراتۆریەت و دەوڵەتێک لە دوایەکانی ئێران ئەوەی ئەو زنجیرە چیای زاگرۆز کە بەشی ڕۆژهەڵاتی لە بەشی ڕۆژاوای جیا کردوێتەوە بەڵام سێ بەشەکەی لەژێر دەسەڵات و قەڵەمڕەوی ئیمپراتۆریەتی عوسمانیا بوو هەتا لە جنگی چاڵدێرانەوە هەتا حربی عالەمی یەکەم کوردستان بەم شێوەیە تەقسیم بووە ناوبەناویش هەندێک گۆڕانکاری لە با بڵێن سنووری قەڵەمڕەویان هەر لە ناو خودی کوردستانە ڕوویاوە لە ئەنجامی شەڕ و پێکدادانەکان بەڵام لەگەڵ نزیک بوونەوەی جنگی یەکەمی جیهانی و دواتریش چوونی کورد بۆ ناو ئەو جەنگە بەبێ خوایشتی خۆی بۆ پێیکە بەشێک بوو لە ئەم دوو دەوڵەتە ئەم دوو دەوڵەتەش بە خوایشتی خۆیان بوو بێ یا بە زۆر بوو بێ خزانە ناو جەنگەکەەوە و کورد چوویە ناو جەنگەکە هەتا ئەوەی کە لازاری فەڵە یەکەمین تەقەی جنگی یەکەمی جیهانی لە کوردستان نابووە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کورد هەتا ئەو قۆناغا هەتا نیوەی یەکەمی سەدەی 19 خاوەنی ئەمارەت و مینشین بوو لە چوارچەوەی قەڵەمڕەوی هەردوو ئەم دوو ئیمپراتۆریەتی کە لە ڕۆژهەڵاتە سوڵتە و دەسەڵاتیانە بوو بەڵام ئیتر لە نیوەی یەکەمی کۆتاییەکانی نیوەی یەکەمی سەدەی 19 وردە داخلبوونی بە نیوەی دووەمی سەدەی 19 ئەو ئەمارەتانە بە هۆکار و فاکتەری جیاواز لەلایەن هەردوو دەوڵەتەکەەوە کۆتاییان پێهێنرا و دەسەڵاتی ڕاستەوخۆی ئەم دوو دەوڵەتە هاتە ناوچەکانی کوردستان و ڕاستەوخۆ بەسران بە سنتەرەوە ناوچەکانی کوردستان لێرەوە سراع و ململانی نوێ لە ناوچەکانی کوردستان بەرامبەر بە دەسەڵاتی مرکزی پێیا بوو دەسەڵات لە یا با بڵێن شۆڕش و جوڵانەوەکان لە دەستی میرەکانەوە گوازرایە بۆ شێخ و مەشایخەکانەوانی کە لە کوردستان هابوون حرەکاتی چەکداری و ئەوانیان دروست کردش بە دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی و ئێرانیش شێخ عوبەیدوڵا دیارترینیانە و بنەماڵەی بەدرخانیەکان کەم و زۆر لە هەشتاکانی سەدەی 19 تا داخلەبی بە سەرەتاکانی سەدەی 20 تر وردە و دەکێشەی کورد لەم ناوچەیە ئالۆزە بێ و طموحاتی وڵاتانی ئەوروپا و وردە کشانیان بەرەو حربی عالەمی یەکەم واکاکە زلهێزەکان بەرژەوەندەکانیان بخزێتە ئەم ناوچەوە وەریتر وردە ئیش لەسەرەوە بکەن چۆن ناوچەی نفوز لەم ناوچەیە لە نێوان خۆیان نادابشکەن بەو پێیکە هەر لە نیوەی یەکەمی سەدەی 19 با بڵێن نیقۆڵای یەکەمی ڕووسیا دەوڵەتی عوسمانی ناو نابوو پیاوە نەخۆشەکە ئەمڕۆ ناسبەی ئەم پیاوە مرێوە بێ میراتەکەی لە نێوان خۆیان نادابشکەن وردە لەگەڵ دەرکەوتنی جوڵانەتەوەیەکان لەم ناوچەیە کوردیش
هەستی بەوە کرد کە قەومیەتێکی جیای و کە میلەتێکی جیای خاک و جوگرافیا و مێژوویەکی تایبەتی خۆیە وەلەو کورد درەنگتر لە گەلانیکەی ناوچەکە هەستی بە مەکرد درەنگتر هاتە ناو کایە سیاسی و قەومیەکە بەڵام هەرچۆنێک بێت وردە جوڵانەوەکانی کورد چ جوڵانەوەی ڕووناکبیری بێ چ جوڵانەوەی چەکداری بێ و دەرکەوتنی شخصیات و کەسایەتی کوردی بێ جا لە ئێرانی لە کوردستانی بندەسی عوسمانیا بوو بێ یا لە ناوچە کوردیەکانی ژێردەسەڵاتی دەوڵەتی عوسمانیا بوو بێ یا ئەو نخبەی کوردیە بن کە لە ئەستەمبوڵ بوو بن وردە وردە دەستیان کرد بە جوم و جوڵ دوای کودەتای ئیتیحادیەکان لە ئەستەمبوڵە و کۆمەڵە و ڕێکخراوانە دوور لە ناوچەکانی کوردستان لە ئەستەمبوڵ پیابن ئەمانە ئیش لەسەر کورد و کێشەکەیەکەن لە بابی عالی و هەوڵەیەن پەیوەندی دروست بکەن لەگەڵ وڵاتانی ئەوروپا وردە وردە کێشی کورد بنە پێشەوە و با بڵێن ئیش لەسەر جوگرافیا و لەسەر مێژووی کورد بکەن بەڵام بە نزیکبوونەوە لە ساڵانی جەنگی یەکەمی جیانی وردە وردە ئیتر چاوتێ بڕینەکانی وڵاتانی ئەوروپا بۆ ئەم ناوچەیە وردە وردە زەق بێتەوە لە حربی عالەمی یەکەمە بە فعلی ئەوە بینین کورد ئەچێت داخل بە ناو جەنگەکە ئەبێ و بە زیانێکی زۆر گەورە و قورس لێی دەرەچێ بەڵام هەر لە ساڵانی جەنگی یەکەمی جیانیشا ئیتر ئەوەیە ئێمە بینین کۆمەڵی اتفاقاتی نهێنی هەیە کورد چۆنە بێتە قوربانی لێرەوە دوای 400 لە دابەشبوونی دوو بەشی ڕۆژهەڵات و با بڵێن ڕۆژهەڵاتی ئێرانی و ناوچەکانی ڕۆژاوای عوسمانی بەپێی اتفاقی ساکزبیکۆ ڕێکەوتنامەکانی دواتر خاکی کوردستان بەو شێوەی لەیەکرد کە ئەمڕۆ ئەیبینین و تەقسیم بۆ بە زیاتر لە 4 بەش. بەڵێ طبعا دوای ئەوە بەڵام کورد دەستپێشێکی هەیە دواتر کە عێراقێکی نوێ خود عێراقی هاوچەرخ دروسە بێ دواتر دێم مناقەشەی ئەوانە ئەەکەین ئەچمە لای مامۆستا دواتر عێراقی نوێ دروسە بێ لە 1920 کابزین کورد لە قۆناغی دەسەڵاتی سیاسی عێراق ئاکەوێتە کێوە ئەمێ لە دکتۆر کاروان پرسم دکتۆر کاروان سەرەتای پەیوەندی مێژوویەکانی کورد لە عێراقی هاوچەرخدا بە تایبەتی کە دەسەڵاتی سیاسی لە عێراقا لەلایەن مەلیک فەیسەڵەوە یاخود مەلیک فەیسەڵ کە بە پشتیوانی وڵاتانی دەرەوەدا ئەندرێت کورد چۆن بەشداری کردوە پەیوەندیە سیاسیەکانی لەگەڵ بەغدا ڕێک خست لە دوای ئەوەی هەروکو مامۆستا عادل باسی کرد دوای ماندووبوونێکی زۆر و شەکەتی لە نێوان دوو هێزی گەورەی عوسمانی و سەفەوی و ململانیەکان لەسەر ناوچەکەدا کورد لە ناو عێراقێکی نەخشە بۆ داڕێژراوی نوێدا و لە دوای سایکسبیکۆ چۆن لەگەڵ عێراقا پەیوەندیە سیاسیەکانی دەست پێ کرد. طبعا دوای بردنەوەی جەنگ لەلایەن هاوپەیمانانەوە لە جەنگی جیهانی یەکەم کە کۆتایی هات ئەوان هاتن نەخشەی ناوچەکەیان داڕشت ینی لە زمانی هەر عێراقنەوە بەڵکو عێراق بەشێک بوو لەو جیهانە نوێی کەوا ئەوروپا و ڕۆژئاوا بە تایبەتی یانوس دروستیکەن لە زمانی ئەوە عێراقیان دروست کە عێراق بە شێوەیەکی گشتی لەو سێ ویلایەتە دروست بوو کە لە پاشماوی عوسمانی مابوونەوە ویلایەتی بەسڕە و بەغداد و مووسڵ. طبعا ئەو دوو ویلایەتی تریان ویلایەتی بەسڕە و بەغداد ئەمانە زۆرینەی عەرەب بوون کێشەیەکی وای نەبوو بۆ ئەوەی دەوڵەتێکیان لێ دروست بێ ئەوەی کە زیاتر کێشەکەی دروست کرد بۆ ئەوەی کە دەوڵەتی عێراق دروست بێ ویلایەتی مووسڵ بوو. لە ویلایەتی مووسڵا کۆمەڵێک بەرژەوەندی بێکیان ئادا بەرژەوەندی گەورەتیایە ئەوە بوو کە بریتانیەکان بە تایبەتی لەگەڵ فەڕەنسایەکانە یانویست کە ئەم دەوڵەتە هەرچۆنێک بۆ دروستکەن مووسڵیشی لەگەڵ بێ بە حکمی ئەو پەیوەندیە مێژوویە کللتوریە کۆمەڵایەتی دوور و درێژەی کە ویلایەتی مووسڵ لەگەڵ ناوچەکانی بەغدا هەیبوو و هەروەها بەرژەوەندی کتریشە بوو کە ئەو دەوڵەتە تازە بوو کە خەریک بوو دوای دەوڵەتی عوسمانی لە تورکیا دروستە بوو ئەوانیش پێیان وا بوو کە ئەو ناوچانە هەموو ناوچەی ژێر دەسەڵاتی خۆیانن لێرە ئەم قەزیە تاوکو دوای دروستبوونی دەوڵەتی عێراقیش هەر مایەوە بۆیە بینین ئەو بەرژەوەندیانەی کە لەو ناوچەیە دروست بوون دەوڵەتی عێراقیان دروست کردواتە دەوڵەتی عێراقی بۆ خۆی دەوڵەتێک نەبوو کە ضرورەت ئەم دەوڵەتە دروست کات یان تاکنەتەوەیەک بتوانێت ئەم دەوڵەتە دروست کات یان ڕۆحێک لە پشتیەوە بێت بتوانێت ئەم دەوڵەتە دروستکەوە کۆی کە لە هەندێک لە دەوڵەتانی ئەوروپی دروست و بەڵکو کۆمەڵێک بەرژەوەندی هاتن دەوڵەتەکەیان دروست کرد. ئەوەی کەوای کرد عەرەبەکان تیا دەسەڵاتدار بن لە عێراقا و عومقا عەرەبیە گەورە بوو کە لە ناوچەکەیە عەرەبەکان هەیەیان بۆ نزیکیان بوو لە ڕۆژئاواوە بە تایبەتی کورد لێرە هیچ پێگەیەکی گەوری وای نەبووکەوە بتوانێت بەسەر بەخۆی بەشداری ئەمە بکە. بۆیە لێرەوە کە دەوڵەتی عێراق دروست بوو ئێمە دوو تێڕوانینمان هەبوو لە عێراق یەکێکیانەوە بوو کە عەرەبەکان هەیەیان بوو بە شێوەیە گشتی کە دەوڵەتێکیان نەویست بۆیان دروست بێ بە ناوی عێراق و ئەوی تریشیان کورد بوو کە ئایا پەیوەندیەکەی لەگەڵ دەوڵەتی عێراقا چۆن دروستە بێ کورد هیچ کیانێکی نەبوو لەو فترەیە هەتا تەنانەت هەموو میرنشینانە لە ناو چوون بەر لەوەی بینە سەدەی 20 ینی بەر لەوەی جەنگی جیهانی دەست پێ بکە
و هیچ تەنانەت ئەحزابی سیاسیش بەو شێوەیە نەبوون لەو کاتێ لەو ناوچێ هەر ئەحزابی سیاسی نەبوو کە وەک هەوڵێک بێ بۆ تعبیرکردن بۆ گزارشکردن لە داواکاری سیاسی. ئەوەی کە هەبوو لە ناو کووردا کۆمەڵێک شخصیاتی دیار، کۆمەڵێک کەس کە شخصیاتی دیار بوون لە پاشماوەی دەوڵەتی عوسمانی یان کۆمەڵێک کەسی بەناوبانگ بوون کە ئەمانە خاوەنی تێڕوانینی گەورە نەبوون بۆ دروستبوونی دەوڵەت، یانە کۆمەلگایی کە لە پاش دەوڵەتی عوسمانی ما بۆ بە تایبەتی کۆمەلگای کوردستان پێم وابێ و کۆمەلگایانە بوو کە بتوانێت بۆ خۆی دەوڵەتێک بۆ خۆی دروست بکە، چی لە ئەوەی کە دواتر بۆ کوردستانی تورکیا، چی لەوەی کە دواتر بوو بە کوردستانی عێراق. بۆیە کورد لەو کاتەیە وەکو داواکاریەکی ڕوون و ڕەوای نەبوو بۆی بتوانێت دەوڵەتێک دروستکە کۆی کە عەرەبەکان هەیەیان بیان و کۆی کە تورکەکان دواتر لە پاشماوەی دەوڵەتی عوسمانی توانیان هیچ نەبێت دەوڵەتێک بۆ تورک دروست بکەن. بەڵام ئەو پاشخانە مێژوویە تەنانەت کولتوری و تەنانەت زمانیشمان نەبوو کەوا بتوانین ئەو دەوڵەتی پێ دروست بکەین. بۆ خۆش دەزانی لەو فتریا دروستکردنی دەوڵەت پێوەست نەبوو بەوەی کە بێن پێ ببەخشن بڵێ نەمانە کۆمەڵی خەڵکن، بەڵام ئەوەی کە لە عێراق دروست بوو بۆی وەڵامی پرسیارەکە بینەوە. لە دەرەنجامی ئەم هەمووە ناکۆکیە دەوڵەتی عێراق دروست بوو. کورد هەر لەو کاتە یعنی بە ناچاری هێنرایە ناو دەوڵەتی عێراق و گوتمان بەشێک نەبوو لە دەوڵەتی عێراق. لە دەرەنجامی ئەوەی کە نەیتوانی بۆ خۆی ببێتە ئەمرێکی واقع بتوانێت کیانێکی سیاسی بۆ خۆی دروستکە لەکانیان بە عێراقەوە لە دەرەنجامی دابشکردنی بەرژەوەندیەکان. خۆتان نەزانکەوە ئەو کێشەی کە کوردی لەگەڵ بوو هەتاوەکو تقریبا 26 ساڵی 1926 بەردەوام بوو پاشان بە یەکجاری لەلایەن عەسبەت الئومەمەوە کێشەی مووسڵ چارەسەر کراوە، مووسڵ خرایە سەر ئەو دەوڵەت تازەی کە عێراقی لەسەر دروست کرا. بۆیە لە سەرەتاکانە ینی ئێمە وەکو داخوازیەکی گەورەی کوردیمان بۆ دەوڵەت نەبوو بۆی بتوانین دەوڵەتی من هەرچەند ئەم پرسیارە لەوانەیە بەشێکی تەوەرێکی بەرنامەکەش نەوە، بەڵام ئێمە بین شۆڕشەکانی مەلیک مەحموود لە بیستەکانی سەدەی ڕابردووە لەو کاتا گەرمەی بوو دژی ئینگلیز و دژی تورکەکان، یعنی ئەکرێ بڵێن ئەو کاتانە هێشتا حکوومەتی عێراق یاخود عەرەبەکان بای هێندە چۆنەڵی کردداریان بەرامبەر بە کورد نەبوو تاوەکو مەلیک مەحموود کەمترین پەرچە کردداری بەرامبەر بە دەسەڵاتی مەرکەز بێ لە بەغدا کە لەو کاتانەدا سەرەتای دروستبوونی بوو. زانیت چۆنەی منات وەکوتم کورد بە ناچاری هاتە ناو دەوڵەتی عێراقەوە، بۆیە هەر لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوەی تر کورد بە تایبەتی لەم پارچێکی ئێستا پێوتری باشووری کوردستان ناڕازی بوون لەو دەوڵەتی کە دروست بووە. ئێمە نزیکەی سەدەیە کە مێژومان لەگەڵ عێراقایە هیچ کاتێک شراکەتێکی هاوسەنگ لە نێوان ئێمە و عێراقیەکانان نەبە بۆی دەوڵەتی عێراقی پێ دروستکەین. بۆیە هەمیشە ئێمە ململانێمان هەبووە گرفتی سیاسی و سەربازیمان هەبووە لەگەڵ ئەو دەوڵەتی کە لە عێراق دروست بوو. ئەمە ڕوونە، بەڵام قسەکەی منەوە بوو کە کورد لەو کاتە نەیتوانی وەکەوەی کە عەرەبەکان هەیەیان بۆ ئەویش بێتە پێشەوە بۆی بتوانێت بەلایانی کەم و نیوەی عێراق بۆ ئەو بێ. بەڵێ مامۆستا عادل هەروەکو پێشتریش پرسیارەکەم بۆ ئاڕاستەیەش بوو لە بیستەکان کاتێ بەشێکی زۆر یعنی کوردەکان بەشداری ئەنجومەنی نوێنەرانی یا ئەنجومەنی نیشتیمانیەکەن لە بەغدا، ینی ئەو کاتانە خۆ کورد هەر خاوەنی کێشە بوو، ینی شۆڕشەکانی شێخ مەحموود کاتێکە دەستپێکە دژی داگیرکاری ئینگلیزە دژی داگیرکاری تورکە بەرامبەریان ئەوەستن قوربانێکی زۆر ئەدرێ بە تایبەتی سلێمانی و دەوروبەری ینی ڕوبەڕووی قوربانێکی زۆر ئەبنەوە. ئەکرێ ینی بڵێن بۆچی ینی ئەو کاتانە کورد بە هێندەی ئەوەی کە ئاڕاستەکەی بەو شێوە بوو دواتر ڕوبەڕووی عێراق نەبوو کە خاوەنی کێشە بوو، یعنی بۆچی مامۆستا دکتۆر کاروان ینی باسەوە ئاکاڵە کورد بە ناچاری چووە ناو دەوڵەتی عێراقەوە یاخود بەشداری سیاسی بوو، ئەم ناچاریە لە چێوە سەرچاوی گرتەوە؟ خۆی لێکدانە و شترۆڤەی ئەو واقعە سیاسی و قۆناغا بوو ئەوە تۆزە ئاڵۆزە ئەبێ لە کۆی جونگەکان تێبگەی ئەو یاریە گەورانە تێبگەی کە وڵاتانی گەورە ئەیان کرد لەسەر ئەم ناوچەیە، هەم سراع لە نێوان خۆیانەوە هەم سراع لەسەر دابشکاری لەم ناوچەیە، ناوچی نفوز. خۆمان نەزانین بە پێی کزبیکۆ ویلایەتی مووسڵ درابوو بە ڕووسیا. بۆچی درابوو بە ڕووسیا؟ چونکە بەریتانیا نەئەویست سنووری با بڵێین هەبێ سنووری نفوزی سیاسی هەبێ و عسکەری هەبێ لەگەڵ ڕووسیا ڕاستەوخۆ. بۆیە فەڕەنسای هێنابوویە ئەم ناوچەی عەفو یابووی بە فەڕەنسا، بۆی فەڕەنسا لە نێوان ناوچی نفوزی بەریتانی و ناوچی نفوزی ڕووسیا بێکە بە پێی اتفاقی سایکزبیکۆ هەتا ئامێدی ناوچەکانی نفوزی ڕووسیا. بەڵام دوایەوەی وردە وردە هاوکێشەکان نەگۆڕێن، شۆڕشی ئۆکتۆبەر ڕووەیە وردە وردە لەم ناوچەیە لە ناوچەکانی تورکیا کەمالیەکان یەنە پێشەوە وردە وردە واقع لەم ناوچەیە ئەگۆڕێ گۆڕانکاریەکانی عێراق. شۆڕشی شێخ مەحموود لە باشووری کوردستان کە ڕازی نابێ بە دەسەڵاتی ڕاستە و خۆی ئینگلیزەکان لە سەرەتاوە ئێوێ ئەم با بڵێن کیانێک لەم ناوچەیە دروستکە بە پاڵپشتی هەم خەڵک لە باشووری کوردستان هەم ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان
با بڵین تێگەیشتن لە واقعە خوێندنەوەیەکی ورد و شرۆڤەیەکی وردیەوێ بەڵام ئەوەی کە لەم ناوچەیە باسەکرێت زیاتر ئەفسەرانی ئینگلیز و ئەوانەی لە عێراق حکومڕان بوون ئەوانە تەحکومیان بە واقعی سیاسی و عسکەری و ئابووری عێراق و ناوچەکانی ویلایەتی مووسڵەوە کرد کەمترە گەڕانەوە بۆ لەندەن و بۆ بڕیارەکانی وەزارەتی داگیرکەی بەریتانیەکان تەنانەت لە کۆنگری قاهیرە چەرچڵێکێکە لەوانەی کە دژی لکانی ویلایەتی مووسڵە بە عێراقی عەرەبیەوە بەڵام ئەوە کۆکس و وڵسن و با بڵین بێڵ و ئەوانیان ئیلحاحەکەن کە لەوەی کە کوردستان بە زۆر بلکێنرێ بە و دوو ویلایەتێکەوە ئەو کات پێوترا ویلایەتی مووسڵ بەو پێی ئەوانیش کۆمەڵێ هۆکاری ئابووری و سیاسی و عسکەریان لە بەرچاوەگرت عێراق ئەگەر هەر پێک بێت لەو دوو ویلایەتە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەوڵەتێکی کامڵ نابێ و دەوڵەتێکی لەرزۆک و ناتوانێت خۆی ڕابگرێت لە بەرامبەر داهات لە بەرامبەر هێرش و پەلامارەکانی هەم تورک هەم ئێرانە بۆیە ویستیان ئەم بربەستە سروشتیە مرۆییە لەم ناوچەیە بلکێن بە عێراقی عەرەبیەوە و بەرژەوەندی ئابوووریەکانیشان کردبوو بە فاکتەرێکی هەرە سەرەکی بۆ لکانی ناوچەکانی ویلایەتی مووسڵ بە دوو ناوچەکەیەوە تۆ تەماشاکە ئینگلیزەکان چەند جار هەڕەشەی سەر لێکردنەوەی ویلایەت عێراقیان کردەکەم بەستیان پێی ناوچەکانی کوردستان و ویلایەتی مووسڵ بووە ئەوان با بڵین سەرچاوی قوتی هەموو عێراقیان بە ویلایەتی مووسڵە زانی وڵسن و هەموو ئەفسەرەکانی کە کەبیرەوەری و یاداشتیان نووسێ باسی ئەویان کردو کە ناوچەکانی کوردستان چەند دەوڵەمەنە بە معادین و بە کەرەستەی خاو و بە ئاو و بە خاک و بە نەوت کە ئەو کاتە تەنها لە کەرکووک بەو شێوەیە دۆزرا بۆ دواتر لە 27 دەست بە دەرهێنرانی کرا بۆیە دوای سراع و ململانێکی تون لە نێوان بەریتانی و فەڕەنسیەکان ئەو یاریە گەورەی بەریتانیەکان کردیان لەگەڵ تورکەکان هەموو قووەی عسکەری و سیاسی و ئەوانەی خۆیان بە دیبلۆماسی خۆیان بەکاری هێنا هەتووە توانیان ئەم ویلایەتە ببچڕن و تەمۆحاتی تورکەکانی لێ دوور بخەنەوە لە 25 و 26 لای بکەنەوە بۆ عێراق ئالێرەوە کورد ئەمە هێزە هەرێمی و ناوچەی نێودەوڵەتیەکان شەڕ لەسەر ویلایەتی مووسڵەکەن بەڵام تمۆحی خەڵکی ویلایەتەکە شتێکی کەیە ئەو ئیستیفتایی کە ئەکرێ لە با بڵین لیژنەی کۆمەڵێنەتەوەکانێتە ئێرە ئەڵەن ئەتانێ بگەڕێنەوە سەر تورکیا یاتانێ بلکێنرێ بە عێراقی عەرەبی و لە کاتێکە خواستی خەڵکەکە شتێکی کەیە ئەگەر سەیری ناوەڕۆکی با بڵین ئەو یاداشتە بکەی کە لیژنەکە بەرزیان کردوێتەوە فێڵێکی گەوریان لە خەڵکی ویلایەتە کردو بۆیە کورد بە جموجوڵی سیاسی بوو بێ بە شۆرشە چەکدارەکانی بوو بێکە خۆی لە شۆرش شێخ مەحموود دابێن لە گروپ و ڕێکخراوەکان ئەڵێ نخبەی ئەڵێ ڕازی نەبوون بەلکانی عێراق کوردستان بە عێراقی عەرەبیەوە بەڵام دوجار ئەوە بەرژەوەندیە هەرێمی و نێودەوڵەتیەکان بوو وای کرد کە کوردستان بەبێ خواستی خەڵکەکەی بلکێنرێ بە عێراقی تازە بەڵام هەروە بزانام لە نێوانی ئەو کاتانە ناوچەکانە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و کەرکووک بۆ خۆی جیاوازی نەبوو لەو ئیستیفتایە کرا جیاوازێکە سلێمانی هەر دەنگی نەیە بە مەلیک فەیساڵ کەرکووک دژی دەنگیە هەولێر بە مەرجێ دەنگە هەولێر و مووسڵ بە مەرجێک دنیا کە مافە کللتوری و مەدەنی و ڕۆشنبیرەکانی کورد لێرە پارێزگاری لێ بکرێت باش ئەگە من هەر ئەو پرسیارەکە مۆچمە سەر جەوهەری پرسیارەکەی خۆم بە شێوەیەکی گشتی ینی لە نێوانی دووکەوانە کورد لەو کاتانە شتێک نەبوو ناوی کێشەی کورد بێ ڕاستە لە ئیستیفتا دەنگیانەیە ناڕازی بوو نەچوونە پێشەوەک و پێویستە و لیژنەی کە کۆمەڵی گەلان ناردێ ناوچەکە بەڵام کورد شتێکی هەبوو ناوی کێشە بێ تاوەکو ئەوەی کە ئەو نوێنەرەکانی دواتر ئەچنە ئەنجومەنی نیشتیمانی لە بەغدا و بەشداریەکان داکۆچی لەمە بکە خۆی کێشەی هەبوو وەکو کێشەی کورد ئەگەر کێشە نەبووایە ئەوان با بڵین سیڤەر و لە ڕێکەوتن نامەی سایکزبیکۆ و سیڤەر و سانڕیمۆ و هەموو کۆنگرانیکە و باوڵێن ڕێکەوتنەکانی بەریتانیا لە عێراق لەگەڵ عێراقی عەرەبی و باسکردنی کورد و ناوچە کوردیەکان و کۆنگرەی قاهیرە و باسکردنی ناوچە کوردیەکان و دەیان و سەدان هەزار بەڵگەنامەی بەریتانی و وڵاتانی ئەوروپا کە باسی کێشەی کوردیان کردو لەم ناوچەیە ئەوانە هەمویان بۆ خۆی دەرخەری ئەوەن کە کورد خاوەنی قەزێ بۆ لێرە بەڵام ئەوەی کە کورد سەرکردایەتی کورد یا با بڵێن نخبەی کوردی لەو کاتەیە لە ئاستی ئەو ململانیە عسکەری و سیاسی و دیبلۆماسیان نەبوون ئەمەیان شتێکی کەیە بەڵێ مامۆسا کاروانە و هەمان پرسیار لە بەڕێزی شتەکەم ینی کورد ئەو کاتانە وەکو مامۆسا ئاماژەی پێکرد ئەندازەیەک یعنی ناوەڕۆکی وەڵامەکەی و بوو کە هۆشێکی سیاسی یا فراوان نەبوو بەو شێوەیە کە لە ناو ململانێکی گەورەی نێودەوڵەتی و ئیقلیمیە ئەو هۆشە نەبووە کە شتێکە بێ ناوی کێشەی کوردی و بڕۆن لە بەغدا شەڕی لەسەر بکەن ئەمە بۆچی لە سەرەتای سەدەی بیستەم و دوای ئەو هەموو ماڵوێرانی بەسەر کورداتۆ لە جەنگی یەکەمی جیهانیە و وەکو ئەڵێ خاکی کوردستان کەوتۆتە بەر
ژێرپێی ئۆردوی هێزە داگیرکەرەکانی ناوچەکە بۆچی یعنی ئەو هۆشە نەبوو لەو کاتاندا لە کاتێکە هەروکو پێشتری ژوتم گەورەترین شۆڕش کە شۆڕشی مەلیک مەحموود لەو کاتانە کراوە دش بە گەورەترین دەسەڵاتی نێودەوڵەتی و دەسەڵاتی ئەقلیمیش. طبعا لەو مێژوەی کورد کە کوردە بەستێتەوە بە عێراق و پێشتریش تا ڕادێکی زۆر ئێمە توانین بڵین کایە لە کورددا ناو کووردا ئێمە عقلێکی گەورەمان نەبووە کە بتوانێت لە پێشەوەی کورد بڕاتووەوە نەتەوەکەوەی کێستا پێوترێنێتەوە لە کوردستانە بیخاتە دوای خۆی ئێمە ئەمەمان لە کوردستانان نەبووە لە عێراقیشا بە هەمان شێوە کە عێراق دروستە بێ ئێمە تا ڕادەیەک ناتوانین بڵین ئەوەمان هەبوو بێ ئەگەر هەش بوو بێت لە ناوچەیەک بووە بۆ نمونە ئەو شۆڕشی شێخ مەحموودیان و شۆڕشانی تریش کە دواتر هاتوون دواتر بارزانیەکان و پاشان شۆڕشی ئەیلول و دواتریش شۆڕشی بزافی ڕزگاری خوازی کورد لە 1970 ئەمانە بە شێوەیەکی گشتی ڕاستە تا ڕادەیەک گوتارێکیان نەبووە کە بەرامبەر بۆ بە عێراق بەڵام ئێمە ناتوانین بڵین کە وتارێکی نەتەوەیی خاڵسیان نەبووە بۆەوەی کە ئەوانیش لە ناو عێراقە بەو جۆرە بوون بەڵکو زیاتر شۆڕشی ناوچەیی بوون لە ناوچەیەک زیاتر تێنەپەڕی و نەیانتوانیوە بەلایانی کەمەوە ناوچەکانی کوردستان هەموو بگرنەوە بۆیە ئێمە هەر لە کوردستانە خۆ بۆ خۆی گرفتی ئەو هۆشەمان هەیە بەڵام ئەوەی کە بڵێ هیچ هۆشێکی نەتەوەی نەبووە نەخێر بە حکم بەو جۆرەش کە ئێمە زانین لەو ئیستیفتایی کە کرا بۆ مەسەلەی قەزەی مووسڵ تێڕوانینەکانی کورد بۆوێت جیاواز بوو هەر ناوچەیەک و تێڕوانین تایبەتی خۆی هەبوو بۆی کە چۆن لە عێراق بمێنێتەوە یان چۆن بەشداری بکات لەو ناوچەیە کابوو تەنانەت ئێمە کە مەنەتەوەکانی تریش بە جۆرێک لە جۆرەکان ئەوانیش تێڕوانینی تایبەت بە خۆیانیان هەبوو کە ئەو عێراقی لی دروست بووە دوجار ئەو نەتەوەی عەرەبی تیا زاڵ بووە بۆیە ڕاست ئێمە کێشێکی کوردیمان هەبوو بەڵام نەیتوانێت بێتە کێشەیەکەوە عێراق بەو جۆرە ئاراستە بکاتەوە کە کاتێکی لە پاساوەکان بریتی لەوەی کە زیاتر شۆڕشەکانی یاخود چالاکیە سەربازی و سیاسیەکانی ناوچەیی بوو ئەمە بەشێکێتی وانە مامۆستا پێکاتەی تری کۆمەڵایەتی لە عێراقا هەبووە یعنی کورد پەیوەندی کورد لەگەڵ ئەو پێکاتە جیاوازانە تا چەند کاریگەری هەبووە بۆ ئەوەی کە زووتر هەست بە کێشەکانی خۆی بکات جیاواز لەو ڕەخنەی تۆگرتت بەڵام ناوبڕێ وەرەگرم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرم و دەگەڕێمەوە لاتان. دووبارە سڵاو دکتۆر کاروان بەر لە ناوبڕەکە پرسیاری پێکاتەکانی ترم کردوە بزانم بەڕێزیشت هەر پسپۆڕیەکە توێژینەوەکرد لەسەر پێکاتە کۆمەڵایەتەکانی عێراق یا بڵێن کوردستان نمونەی تورکمانە دووەرگرتووە یعنی تا چەند پەیوەندی لەگەڵ ئەوانە و جیاوازبوونی ئەوان کورد هەستی بە کێشەکەی خۆی کرد ئەمە بۆ کە یەگەڕێتەوە تاڵێن ئێمە باسی کوردمان کرد بەو جۆرە بوو کە کەوتمان بەڵامە بۆ پێگاتە نەتەوەیەکانی تر تقریبن لە خوار کوردیشەوە بوون بە تایبەتی وەک تورکمان بە حکمی ئەوەی کە هەم پاشخانێکی دەسەڵاتیان هەبوو لەو ناوچانێک کە دواتر عێراقی لێ دروست بوو کە ئەوانە سەر بە دەسەڵات بوون سەر بە دەسەڵاتی عوسمانی بوون هەم لە ڕووی ئاینەوە هەم لە ڕووی مەزهبەوە هەم لە ڕووی زمانیشەوە بە شێوەیەکی گشتی هەرچەنە لە ڕووی بنەڕەتی هاتنیان جیاوازیکیان هەیە لەگەڵ عوسمانەکانە بەڵام بار حاڵتێکەڵیان هەبوو ئەوان لە دەسەڵاتا بوون بۆیە هەستیان بە پەراوێزخستنێکی مەترسیدار کردووەوەی کە عێراقی تازە دروست بوو بەڵام لە مەسەلەی وەشینەتەوەیە ئەوان دوای تەنانە دوای کوردیش کەوتن ئێمە خۆدەزانی پێشەوەی کە عێراق دروست بێ ئێمە شۆڕشی ناوچەیمان هەیە و شۆڕش و تەنانەت میرنشینەکانیشمانەیە کە هەندێک جار دژی دەوڵەتەکانی ناوچەکە بوون بەڵام تورکمانەکان ئەوانیان نەبووە بە شێوەیەکی گشتی تورکمان زیاتر لە ڕووی سیاسیەوە توانین بڵین لە هەفتاکانی سەدەی 20ەوە بە شێوەیەکی گشتی کەم بەر لەوە هیچ خاڵی هاوبەش و لینکێکیان نەبووە لەگەڵ کووردا کە کێشەکانیان نزیک بە یەک بێ بە تایبەتی کە لە عێراقا دەسەڵات وەکو لە سەرەتاشەوە باسان کرد دەسەڵاتێکی عمقێکی قوڵی عەرەبی بووە ئێمە بە چەند قۆناغێک کە بێ باسیەوە بکەین لە عێراقا خۆتزانی ئێمە لە دوای دروستبوونی عێراق و تا کۆتایی هاتنی سەردەمی پاشایەتی جۆرێک لە حکومداریکردنمان هەیە لە عێراق و دواتری سەردەمی کۆماری بەو چەند فترە جیاوازی حکومەوە کۆمەڵەیە کە سیاسەتی تایبەتمانەیە بەرامبەر کەمەنەتەوەکانی تر بە کوردیشەوە لەناو عێراقا ئێمە هەتاوەکو 58 تقریبان عێراق هەوڵێدا لەسەر ئاستی عێراقی بوون دەوڵەتەکە بەڕێوەبەرێت و دروستکە تا ڕادەیە هەرچەندە شۆڕشی گەورە هەبوو لەو فترەیە دژی ئەو دەوڵەتی کە لە عێراقا هەبوون بەڵام عێراق دەسەڵاتی کۆماریەکان بەڵێ کەمتر دەوڵەتێکی عەرەبی بوو بەڵام دوای 58 تر تەواو بە تەواوی مۆرکی عەرەبی بوون بە دەوڵەتی عێراقەوە
دەرکەوت ئەمە شوای کرد کە کەمەنەتەوەکانی تر ئەوانیش بیر لەوە بکەنەوە کە ئەوانیش بە دوای شوناس و تایبەتمەندێتی خۆیان نابگەڕن لەو عێراقا چکە هەستیانە کرد شوناسیان بەرەبەرە لەبری ئەوەی کە دەربکەوێت تاو بەرەو لاوازبوون بچێت بۆی ئەمە لە شەستەکانەوە و بە تایبەتی لە هەفتاکانەوە دەرکەوتنی کەمەنەتەوەکانی ترمان هەیە لە عێراقا وەک کەمەنەتەوایەتی سیاسی. بەڵێ مامەسا عادل ئەوەی کە پێشتریش چەند جار هەر لە پرسیارەکانە تاکیدم لێ کردەوە کاتی خۆی کە نوێنەرەکانی کورد هەبوو لەگەڵ ئەچووە عێراق یاخود پەیوەندیەکانی لەگەڵ دەسەڵاتی عەرەبی و دەسەڵاتی سیاسیا هەبوو لە مەرکەز واتە لە بەغدا ینی کورد زیاتر داواکاریەکانیان لە چوارچێوەی چیا بوو خۆی دوای ئەوەی وردە وردە لە دوای حربی عالەمی دووەمەوە وردە وردە ئەم ناوچەی ئیسیقراری وەرگرت و دوای شۆڕشەکانی شێخ مەحموود بە تایبەتی ئیتر وردە وردە ئەم وڵاتانە مەجرای خۆیان وەرگرت و کیانە سیاسەکان و سنوورە سیاسەکان تەزبیت بوون. کورد زۆر بە نابەدڵی هاتە ناو عێراقی عەرەبی و هەتا قسەیەکی باو هەیەڵێ کورد هەتا 31 و 32 هەر خۆی بە میوان نەزانی لە عێراقا بەڵام هەرچۆنێ بێ دوای ئەوەی کە بەریتانیەکان تەواوی قووەی خۆیان خستە کاربووی ئەم وڵاتە بخەنە سەر پێ هەر لە سەرەتاشەوە ئەیانزانی با بڵێن کورد لە دەوڵەتە تازەیە خاوەنی خاک و مێژووی خۆیەتی و خاوەنی تموحاتی خۆیەتی هاتن لە هەندێک لە ئیتفاقیەکانە لەگەڵ حکوومەتی عێراقی کە با بڵێن ئیمزایان نەکرد باسی کوردیشیان تیا کرد بەڵام بەو شێوەیە ناکە مافە کللتوری مەدەنیەکانی وەکو پێویست پارێزگاری لێ بکرێت. ئەو پەرلەمانی کە تەسیسە بێت لە 24 و لە 25 خۆ ئەوە ئینتیخاباتی بۆ نەکراوە. بەریتانیا هاتوتە سەر خاکێک میراتێکە لە دەوڵەتی عوسمانی ماوەتەوە. بەریتانیا کە هاتە عێراق ئەویست هەرچۆنێ بێ شتێک دروست بکات ئەم دەوڵەتەی لەسەر پێ ڕابگرێ تەسیساتێکی بۆ دروست بکات موسساتی بۆ دروست بکات هەندێکی ئەویست بیگۆڕێ هەندێکی لەسەر هەمان تەرزی دەوڵەتی عوسمانی ڕۆژ بۆ نمونە لەسەر مەسلەی مڵکایەتی و ئیهتیمامدان بە خێڵ و عەشرەتەکان و ئەشخاصە گەورەکان لە عێراقا ئەمە هات هەتا 58 شات تەنانەت تا دواتری شات بۆیە ئەگەر سەیری پەرلەمانی عێراق بکەی با بڵین ئەو ئەندامانی پەرلەمانی عێراق لەسەر ئاسی هۆز و خێڵەکان بوو خەڵکە ناودارەکەی ئەو ناوچانە بوون لە سلێمانی کێ مەشهور بووە لە کەرکووک کێ مەشهور بووە کێ قووەی کۆمەڵایەتی و ئەوانەی لە پشتەوە بووە لە هەولێر لە شوێنەکانی کە لە تەواوی لیواکانی عێراق لەسەر ئاساسی داکۆکی مافی نەتەوەی نەبوو نا ئەوانیان هێنا بردیانە پەرلەمانی عێراقەوە ئاسڵان یەکەمین خولی پەرلەمانی عێراق بە انتخابات نەبووە تاعین بوون بووە تاعین کراون نائیبەکان بۆیە ئەمانە کە چوونە پەرلەمانی عێراق ڕاستە کورد شۆڕشی نەما شۆڕشی چەکداری نەما بەڵام دوای ئەوەش ئەگەر سەیری گروپ و ڕێکخراوە سیاسەکان بکەی ئەگەر سەیری چالاکی نخبەی کوردی بکەی ئەگەر سەیری نووسینە کوردیەکان بکەی و دواتریش لە شۆڕشی 6 ئەیلول و گروپ و ڕێکخراوەکانی سیەکان ئەوانی چلەکان دواتر شۆڕشی بارزان ئەبینی کورد هەر تموحاتی خۆی هەبوو لە عێراقا ڕازی نەبوو بە و با بڵین ئەوەی کە بە زۆر چەپێنرا و خراوەتە چوارچێوەی عێراقی تازە دروست بووە و مافە کللتوری مەدەنیەکانی پارێزگاری ناکە تەنانەت شۆڕشی با بڵین ڕاپەڕینی بەردەکی سەرای 6 ئەیلول ئەوە لە بەرامبەر کاردانەوەی ڕێکەوتنی عێراقیا بوو کە بە هیچ شێوەیە باسی مافەکانی گەلی کوردی نەکردبوو لە باشترین حاڵەتە ئەوان یانوت مافە کللتوری و ڕۆشنبیریەکانی کورد بدرێ و کورد مافی خۆی هەبێ بە زمانی خۆی بخوێنێ و لە هەمان کاتشا ئەوانەیە کە ئیداریەکانی ناوچەکانی کوردستان بەڕێوە بن لە کوردەکان خۆیان بن و کۆمەڵی ئیسلاحات وانە بکەن بەڵام تموحی کورد لەوە زیاتر بوو بۆیە سیر بکەی لەو یاداشت و بیرەوەریانەی داوێنە بە پەرلەمانی عێراق داوێنە بە حکوومەت داوێنە بە بەریتانیەکان حتا دوای ڕاپەڕینی بەردەکی سەرا لەو نامەیە کە حەفسەخانی نەقیب ئەینێرێ ئەوەی کە دکتۆر کەمال مەزەر باسێکە ئەینێرێ بۆ بەریتانیەکان لە یەک لاپەڕە 8 جارەڵێ ئەمە عەدالەتی ئێوەیە بەرامبەر ئێمە میلەتی ئێمە ئەو مافەکانی ئێمەیە بۆیە کورد تموحاتی هەبوو داوای مەعاریفیە کرد لە سلێمانی داوای مافە کللتوری مەدەنیەکان خوێندن بە زمانی کوردی فەرمانبەری ناوچەکانی کوردستان لە کورد بێ و ئابووری ناوچەکە بۆ ناوچە کوردەکان بەکاربهێنرێ و لێرە دەسەڵاتێکی خۆجیی هەیە بێ لیوایەک لە مووسڵ دروست بکرێ بەشە کوردستانێکی مووسڵ بخرێتەوە سەرم کەواتە ئێمە ئەگەر لە حاڵەتە مامۆستا عادل لەگەر لە حاڵەتە ئاساییەکە باسیکەین پەیوەندیەکانی نێوان کورد و عەرەبیا کورد و بەغدا حاڵەتێکی پەیوەندیکی ئاسایی نەبووە لەسەر ئەساسێک لەبەرەوەی کورد وەکو تۆ باسیەکەیت
کۆمەڵێ داواکاری هەبووە بەڵام لە بەرامبەر ئەم داواکاریانە پێشوازی دەنەکراوە. خۆی شتێک لەسەر و کورد و عەرەبیشەوە ببینین دەسەڵاتی ڕاستەخۆی بەریتانیەکانە ئەو بەریتانیەکان بە کورتەکە ینی دەسەڵاتی نێودەوڵەتی نەی ئەویست کورد بگا بە شتێک کە ناوی چارەسەری کێشەکەی خۆی. بەڵێ هەر لە ئەساسەوە بەریتانیەکان لکاندنی کوردستان ناوچەکانی ویلایەتی مووسڵ بە عێراقی عەرەبی و هێنانی خەڵکێکی کە لە دەرەوەی عێراق و دوای ململانەیەکی هەرێمی و نێودەوڵەتی فەیسەڵە هێن بۆ عێراق ئەمانە هەمووی نقطەی زوعفی عێراق بوون بە کۆمەڵێ لایەنی کەشەوە. بۆیە کورد طموحاتی هەبوو ئەوە بەریتانیەکان بوون ئیدارەیەم عێراقییانە کرد و لە هەموو جومگەیەکی ئەم وڵاتی باش لەسەری سەرەوە خواری باش خەڵکی خۆیانیاندانا ئەمە بەریتانیا بەڵام بە دیوینەوە بشکینەوە ئەی ململانەی ناوخۆیی و عەقڵی خێڵ و عەشیرەت و هۆزەکان تا چەنێ هەروەکو تۆوت تەنانە پەرلەمانتارەکان لەسەر ئەساسی خێڵ و عەشرت و ناوداری و لۆکاڵی ناوچەکان دابەشەکران و ئەنێرانە بەغداوە نوێنەرە ئەنجومەنی نیشتیمانی تا چەند ئەی فاکتەرە ناوخۆیەکان خاڵێکی لاواز بوو بۆ کورد کە نەیتوانی لە بەغا بۆنوە بە یەکگرتووی بتوانێت دۆسیەکی بەهێز پێشکەش بکات و تەنانە وڵاتێکی و بەریتانیا ژۆک و ئەمری واقعدانی پیا بنێ. خۆی ئەوە کێشە ئەساسەکەی کوردە دائما ئێمە ئەسڵ نەبوونمان بە هیچ کیانێکی سیاسیمان نییە فاکتەری خودیمانی و فاکتەری بابەتیمانێ. فاکتەرە خودیەکان بە قەنەعەتی من زۆر لە فاکتەرە بابەتەکان بەهێزتر بوون. یەک لەو فاکتەرە خودیانە بریتە لە مەسەلی ناکۆکی و پەردبوون ئەمەی هەرچی مێژونووس و ڕۆژهەڵات ناس و کوردناس و مێژونووسی خۆمان و شاعیر و دەبا و نووسری خۆمانە باسییان کردو چ زیانێکی گەورەی بە قەزەی کوردی گەیاندوێ لە وڵاتەیە لە کۆن لە ئێسەی شەکە ئێستا لا یەزال ئەو مەسەلەی ناکۆکیانە هەر بەردەوامە. هەر لە یەکەمین جار کە وڵسن نیەتە سلێمانی و شێخ مەحموود دەبینی و چاوێکەوێ بە پیاو ماقۆڵەکان لە ژوورە کۆبوونەوەکان لە دەرەوە خەڵک شتێکی کەیاڵێ ئەی بەنە ئەو لاترەوە چوار قسەیکەی بۆکەن لەبەرەوە ئەوان تێگەن لە ناوچەکانی سلێمانی و کوردستانە دابەشبوونێکی سەیر و بێبنەما و بێ ئەساس هەیە طموحاتی کورد یەک نییە بۆ دروستکردنی کیانێک لەم ناوچەیە و دابەشبوون هەیە و هەر خێڵ و عەشرەت و ناوچەیەک ئەیانەوێ سوڵتە و دەسەڵاتی خۆیان پارێزگاری لێ بکەن و ڕاستەخۆ دەسەڵاتیان لەگەڵ ئینگلیز ئابێن نەک ببەسرێنەوە دەسەڵاتی شێخ مەحموود ئەوە بەڵام ئەوەی بۆ ئیزافە بکەم ئینگلیزەکان لەوەیان ڕۆڵی کەمیان نەبێنی. بەڵێ سوپاس مامۆستا دکتۆر کاروان فاکتەری چۆن وەکوەی بێکەسی شاعیر ئەڵێ کورد ئەبەد ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لە ناویەک بۆیەوە بێلانەیە یعنی ئەم دوو دڵی و نەخوێندنەوەی یەکتریە فاکتەرەکانی چییە لەوانەیە بەشێکی پسپۆڕەکەی جەنابش و مەجای فکر و فەلسەفە بێ یا ئەگەر چۆنەڵێگە تا ڕادەیە بوعدە سایکۆلۆژیەکەشی بخوێنینەوە بۆچی ئەم ئەساسە نەتوانراوە ینی ئەساسێکی پتە بێ لەوانەیە کە ئێستش کە ئێمە لە سەردەمێکی زۆر تازە و لە ساڵی 2021کەین بۆچی یعنی ئەمە هەروەکو میراتی هاتووە تا ئێستا. تاوانەوە وردەکاری زۆرێوێ وەکو لە سەرەتاشەوە وتم ئێمە هەتاوە پێستا نەگەشتوینەتەوەی کە وەکو چۆن بچەند ئەمە لەوانێت تۆزێک تا ڕادەیە قورس بێ یعنی تێڕوانی نیەک یاخو استراتیجێتێکی ئەمنی نەتەوەیی کوردمان هەبێت تاوەکو ئێستا نەمان بۆ ئەمانە فاکتەریستەکانیش ڕاستە بۆ سەرەتا فاکتەری زۆری هەیە ئێمە ئەگەر تەماشای طبعاً من هەرچەندە لە تێڕوانینی تازە بۆ مێژوو تا ڕادەیەک پێکەوە بەستنی ڕووداوەکان تۆزێک زەحمەتەوە و زنجیرەبوونی ڕووداوەکان بەپێی کات ئەمە تۆزێک زەحمەتەواتە ئەگەر پێت وابێ ئێمە لەبەرەوەی کە ئێستا نەبووین بە دەوڵەت چونکە لە دێر زەمانەوە ئێمە هەمیشە داگیر کراوین بەڵام تا ڕادەیەک ئەمە لە ڕووی ڕووداوی مێژووی و واقعەتێکی تایە ئەگەر تەماشای ئێمە مێژووی چەند سەد ساڵی ڕابردووی ئەم ناوچەیە بکەین بە تایبەتی ئەبینین ئێمە وەک پێشتریش وتمان ئێمە چەند کیانێکی تایبەتمان نەبوو کە هیچ کاملم کیانانە نەنەتەوەی بوون و نە پێکاتی دەوڵەتیش بوون تەنان ئێمە شاریشمان نەبوو ئەمانە بۆ نمونە ئێمە میرنشینمان نەبووە میرنشینمان و دوای میرنشینەکان ئێمە چەند یەکەیەکی ئیداری تایبەتمان نەبووە کە سەر بە دەوڵەتێکی تر بوون واتە یەکەی سەر بەخۆی خۆمانمان نەبووە تا دێنە سەدەی بیستیش بە هەمان شێوە ئێمە ئەو شتانەمان نەبوو بۆیە ئەو پەرتبوونەی کە ئێستا هەیەەوە و لە کاتی دروستبوونی دەوڵەتی عێراقیشا هەبووە مێژوویەکی دوور و درێژی هەیە و هەروە هۆکارێکی تریش ئێمە لە ناوچانەی کوردستان گەشەکردنی نووسینمان نەبووە گەشەکردنی زمانمان نەبووە کە ئەمانە بمانەوێنەمانێ کۆڵەکەی دروستبوونی ئەو پێکهاتەیەن کە دواتر پێوتێ لە سەدەی بیستا پێوترێت دەوڵەتی نەتەوەی کە لەم ناوچەیە دروست بەڵام ئێمە ئەگە باسی ناکۆکی و نەگونجانی فاکتەرە ناوخۆیەکان بکەین ئایا ئەمانەی تۆ باسەکەی پاساوی ئەوەن
بەتایکی ئێمە بە زمان بە نمونە وەربگرین لە کوردستانە تاوکو ئێستا ئێمە لە کوردستانە ڕێنەکەوتین لەسەرەوەی کە چۆن قسە بکەین مەبەستمەوەیە کە هەموو کورد بۆ نمونەکە کاڵی ئینگلیزەکان بە زمانی ئینگلیزی قساکەن فەڕەنسیەکان بە زمانی فەڕەنسی قساکەن بەس ئێمە بە چ زمانی قساکەین ئەمە کاریگەری هەبوو لەسەر پەیوەندیەکانی کورد لەگەڵ بەغدا ئێمە چەند لەهجاتێکی جیاوازمانەیە چەند ناوچەیەکی جوگرافیایی جیاوازمانەیە کە ئەمانە هەرگیز بەیەکەوە نەگونجاون ناوچە کوردەکەن ینی ئێمە خۆمان نەزانین کە ئێستا سنووری کوردستانی گەورە چەندێکە بەڵام ئێمە ئەم سنوورە جوگرافیەمانەیە هەمومان خۆمان بە کورد دەزانین و ئەمە کوردستانی گەورەیە بەڵام ئێمە هەرگیز بە تایبەتی لە مێژووی نوێیە بەلایانی کەمەوە پێکەوەبوونێکی گەورەی ئەم ناوچەیەمان نەبینیوە بە ناوی کورد یعنی ئێمە یەک فترێ باسکەین لە مێژووی سەرەتای مێژووی نوێی کووردا کاتی هاتنی عوسمانەکانە بۆ ئەم ناوچەیە سوڵتان سەلیمی یەکەم کاتی دێت ئەم ناوچەیە بە مەلای ئیدریسی بەدریسیاڵێ بڕۆ بۆ لای کوردەکەم زانە چیانەوێت مەلای ئیدریسی بەدرسی بەو سادەیە بابیڵێن کە دێتە ئێرە ئێمە لێرە داواکاری کوردمان نییە بۆ دەوڵەتی عوسمانی داواکاری کۆمەڵی میرنشینمان هەیە لە کۆمەڵی ناوچەی جوگرافی جیاوازە لەگەڵ کۆمەڵێک داواکاری جیاوازی ناوچەی بۆ دەوڵەتێکی گەورە هەر میرنشینێک هەر ناوچەیەک هەر دەسەڵاتدارێک بۆ خۆی داواکاری تایبەت بە خۆی هەیە کە جیاوازە لەگەڵ لەسەر شتێک ئێمە ڕێککەوتنێکمان نییە بەیەکەوە باشە من ئەمەوێ بپرسم یانی لە پەیوەندیەکانی نێوان کورد و بەغدا ئێمە ئێستا سەدەی 20 باسەکەین تاوەکو 21 تا بە ئێستا شەگا یعنی ئایا ئەمە وزە ناوەکیەکانی ناوخۆی لاواز کردووە یعنی بۆتە هۆکاری ئەوەی کە گوتارێکی بەهێز نەبێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بەو گوتارەوە داکۆکی لە کێشەی ڕەوای خۆمان بکەین ئەگەر یەک وتاری هەبێ لە وتاری هەم سیاسی کوردیا بە دڵنیایەوە کاریگەری زیاترە بێ لەوەی کە چەند وتاریەکە هەرچەندە ئێستا تا ڕادەیە کۆمەڵێک بنەما هەیە بۆ داواکاریەکانی کورد لە بەغدا هەرچەندە ئاڕاستی سیاسی جیاوازە هەیە ناو کوردە بەڵام هەتاو کوێسەش ئێمە ئەوە نابینین کە وحدەیەکی یەکانگیری تێڕوانینی کوردی هەبێ بۆی کە داکۆکی پێ بکەن بۆ ئێستش هەرە پرسمەوە دیسان بە کورتی وەڵام بیتەوە بۆچی ئەو وحدەیە دروست نابێ وەگوتمانەمە عمقێکی مێژووی هەیە و هەروە هۆکارێکی تریشێ کە کاریگەری لەسەر هۆکارە خودیەکانی ناوخۆی کوردستانی ئەویش ئەو هۆکارانە بوون کە دەوڵەتی عێراقی دروست کرد مەسەلەی بەرژەوەندی دەوڵەتە گەورەکان مەسەلەی بەرژەوەندی هێزە هەرێمیەکان ئەمانە هەمیشە کاریگەری هەیە لەسەرەوەی کە هێزە بچووکەکان لەو ناوچەیە ڕاکێشن بە ناو خۆیانە لە ناو عێراقا ئێمە ئەگەر شتێک بڵێن ئەمە هەر بۆ کورد نییە هەتاوەکو ئێستا کە یعنی یەکانگیریەکی سیاسی لە ناو کوردانەیە ئەگەر تەماشای عەرەبیش بکەین بە تایبەتی لە دوای 2023 و پێشتریشەوە لە ناو عەرەبیشە ئەمە هەیە و لە ناو تورکمانەکانیش ئەمە هەیە یعنی ئێمە ئەگەر بە کورتی وەڵام بێنەوە ئێمە عێراقمان هەیە لە ئێستاە بەڵام ئەگەر ڕاستیت بێ ئێمە عێراقیمان نییە عەرەبەکان ئەوەندەی کە بە نیشتیمانی عەرەبەوە پابەندن ئەوەندە بە عێراقەوە پابەندین ئەگەر تەماشای بەشێکی زۆری تورکمانەکان کە ئەوەندەی کە بە تورکیا و بە دەوڵەتە تورکەکان و بە تایبەتی تورکیاوە پابەندن ئەوەندە بە عێراقی خۆیان نابینن ئەو بۆ کوردیش ڕوونەکە ئەوەندەی کە خۆی بە کورد ئەناسێن ئەوەندە خۆی بە عێراقی ئەم دەوڵەتی کە لە عێراقی ئەم پێمە دەوڵەتێکی توانین بڵێ مستەحیلە ئەوەی کە پێوتێ بەرژەوەندی ئایا بەرژەوەندی لە جاران لە ڕابردووە گە بەرژەوەندی خێڵ و عەشرەت و بنەماڵە بوو بێ یا بەرژەوەندی جوگرافیا بوو بێ ئێستا بەرژەوەندی سیاسی و حیزبیە ئەوش بۆ خۆی فاکتەرێکی ئەساسی نەبووە لە لاوازکردنیەوە ڕۆڵەدا ئەزانی چۆنە ئێستا ئەو هێزە سیاسیانە و کارکتەرە سیاسیانەی کە لە ناو کوردان یەک گرفت هەیە بۆ ئەوی باسیکەن ئەوانی تر ڕوونن کە هۆکارەکانچین بەڵام هەندێکیان پیان وایە مانەوەی خۆیان واتە مانەوەی کوردیانی زۆر جار ئەمە گرفتە گەورەکەیە بۆیە سڵ لە هیچ شتێک ناکاتەوە بۆی خۆی بمێنێتەوە چکە لە تێڕوانین و مێنتاڵەتی خۆیان پێی وایە گەر ئەو مایەوە کەواتە کوردیش ئەمێنێتەوە هێزێکی سیاسی بۆەوەی بمێنێتەوە ینی هیچ حرامێکی سیاسی نییە دەست بۆ هەموو شتێکە بۆی خۆی بمێنێتەوە ئەم هێزە گەورە کوردیەکان هێزە گەورە سیاسەکانی کورد لە ئێستاە بە تایبەتی لە باشووری کوردستان ئێمە گەر تەماشای مێژووی ئەم 25 ساڵی ڕابردووی ئەم بکەین بە شێوەیەکی گشتی حرامی سیاسیان نەبووە هیچ حرامێکیان نییە بۆچی ئەمە بۆمانەوەی خۆیان بۆی پیان وایە ئەوان نتوانن تورکیا بێنن یان ئێران بێنن یان تەنانەت عێراقیش بێنن بۆی خۆیان بمێنەوە بۆیە ئێستا تا ڕادێک توانین بڵین بەرژەوەندی گەورەی حیزبی سیاسی لە کوردستانە باڵا دەسترە لە بەرژەوەندی گەورەی کورد دەستخۆش مامۆستا عادل شتێکەیە زۆرجار لە کووردا باسی سادەییە کرێ باسی نەزانیە کرێ گەری ئەمەمانە لە نێوان دوو وەقتی باسا وەرگین
یعنی ئەوە ڕاستە یاخود هەر ئەوەی کە پرسیارم کرد لە دکتۆر کاروانیش زیاتر بەرژەوەندیەکان ئەگەر لە ڕابردوودایی خێڵ و عشرەت و ئەوانە بوو بێ ئێستا حیزب و سیاسەتە، یعنی بەپی قۆناغە جیاوازەکان هەم لە سەردەمی مەلەکی ئەم لە سەردەمی کۆماریە. خۆی ڕاستە کورد ئەو قۆناغ و سەردەمە دوور و درێژەی بەخۆیەوە بینیوە کە مەسلەی ژێردەسێ جا ڕاستەوخۆ بوو بێ ناڕاستەوخۆ بوو بێ هەمیشە تەسیراتی لە شخصیت و کەسایەتی تاکی کورد کردووە و بە شەرمەوە داوای حەق و مافی خۆی کردووە و هەندێک جاریش شتەکانی ئەوە نە سادە و ساکار بوون قابلی ئەوە نین وەکو با بڵێن داواکاری قەومی و نەتەوەی تەماشا بکرێن. خۆی من ویستم بەر لە وەڵامی جەناب ببەمە ئاماژە بە شتێکی کێش بکەم. ئەم عێراقی کە تەسیس بوو لە سەردەمی مەلەکیەتە ئێمە سێ مەلیکمانەیە، یەکەمیان بە خەفەتەوە مەر دووەمیان با بڵێن قسەیەکی زۆر لەسەرەوەی کە بەریتانیەکان لە بەرەوەی کە تۆزێ ئەم لاولای کردو بۆ و دەردەیان بردووە سێمینیشیان تەمەنی ئەوەنە نەبوو، ینی بەڕاستی تا 53 لە 53 تاجی مەلیکایەتی خاتە سەر هەمووی چەند ساڵێکی کەمەوە بۆ و دەرداچێ. دوایەوە عێراق لە 50 دەکەوێتە سەر پلێتە ئەسڵەکەی خۆی، ئەوەی کە بینیمان لە هەرچی معاناتی عێراق هەیە بۆ پێکاتەکانی عێراق بە تایبەتی ئێمە کە باسی کوردەکەین لە 58ەوە بە تەواوی دەستپێکا و ئەگاتە مەسلەی جینۆساید و ئەگاتە مەسلەی قەتڵ و عام و کشت و بڕی کورد و ئەوانە. لە ڕابردووە شۆرش و جوڵانەوە کوردیەکان هەرچەنە سادە و کلاسیکیش بوو بن، بەڵام کورد لە وڵاتەیە لە مەسلەی داواکاریەکانی خۆی نەکەوتووە. شۆرشێک لە ناوچە شۆڕشێکی کە گروپێک لە ناوچە گروپێکی کە ئەحزابێک لە ناوچە ئەحزابێکی کە تەسیس بووە، ینی یەک لە دوایەک ئاڵاکەیان یاوەتە دەستیەک. بەڵام کورد دائیمە لەو فترە زەمەنی کە تایە ژیاوە لە ئاستی قۆناغەکەیان نەبووە، لە ئاستی یعنی بۆ نمونە فترەی عوسمانی سەیرەکەی ئەم دوو دەسەڵاتە کە لە ناوچەکەیە هەن کورد خۆی بە حاشی ئەوان بینیوە، لە پەراوێزی ئەوان بینیوە، خۆی بە با بڵێن تابعی ئەوان بینیوە. دوایەوە کە بەرژەوەندی زلهێزەکانی شتە ئەم ناوچەی ئەم دەوڵەتانە تەسیسە بن و کوردستان دابەشە بێ و ئەوەی کە پێ وترێ کوردستانی عێراق لکێنرێ بە عێراقەوە کورد چۆن خۆی بینێتەوە لە عێراقا. ئێمە تا هەفتاکان ئەنجام داوای ئۆتۆنۆمیمان کردووە، ئێمە یەکەم جار داوای دەوڵەتی کوردیمانە کرد لە هەفتاکانە اینجا ئۆتۆنۆمیەکیمان بۆ سەلمێنرا. ئۆتۆنۆمیەکەش ڕاستە بەرژەوەندیە هەرێمی و نێودەوڵەتەکان لە ئەسباب بەسەرەکیەکانی بوون، بەڵام لە هەمان کات فاکتەرە خودیەکانی کێک بوون لە فاکتەرە ئەساسەکانی ئۆتۆنۆمیەکەش دوای شۆڕشێکی گەورە بە ناوی شۆڕشی ئەیلولەوە دێت. بەڵێ دوای 14 ساڵ ئەنجایە. دوایەوە ئێمە جارێک کە طموحاتەکانی ئێمە پاشەکشەکە لە جایکە لە 1984 ڕازێ بین بە ئۆتۆنۆمیەک گەرچی لایەنێکی دیاریکراوەم ئیشەکە، بەڵام بەعزێک لە نووسەران و مێژوونسان پێیان وایە زۆر کرچ و کاڵترە لەو ئۆتۆنۆمی لە 74 دراوە لە 70 دراوە بە کورد. سەقفی داواکاریەکانی ئێمە لە عێراقی عەرەبیە بەردەوام هەڵکشان و داکشانی کردو تا لە 91 ئێمە بە فیدراڵی ڕازێبین، بەڵام فیدراڵەکە عێراق دانی پیانانێ وەکو پێویست کۆمەڵگەی نێودەوڵەتی ناوچەیەک بۆ ئێمە دروستەکەن. ئەو ناوچەیە زیاتر دیفاکتۆیەکە، یعنی ئەوە مەساڵحی نێودەوڵەتی ئەوە هێزە گەورەکان ناتوون هێڵی 36یان کێشاوە ئێمەیان لەم ناوچەیە پاراستووە لە هێرشی حکوومەتی عێراق. بەڵێ مامەسا عادل بە پرسیارێ بکەم، ئێوە هەردووکتان پسپۆڕی بواری مێژوون، یعنی زۆر جار کە باسی مێژووە کرێڵێک گرنگی مێژوو لەوەیە کە پند لە ئەزمونونەکانی ڕابردووە لە هەڵاکان وەربگیرێ. باشە کورد تۆ باسی ساڵی 91 و فیدراڵیەتە کە با یەکسەر ڕاستەوخۆ بینەوە بۆ ئەوێ لە ماوەی لە 21 دروستبوونی دەوڵەتی عێراقەوە لە 21 تاوەکو 91ەوە ئێستا 21 سەدەی 21 ساڵی 21 سەدەی 21، یعنی بۆ نەیتوانیوە پند لەم هەموو ئەزمونە تاڵە وەرگێ لەگەڵ ئەم هەموو ڕژێمەیەک لە دوایەکەی عێراقا بە دەسەڵاتی پادشایەتی و بە کۆماریەوە، یعنی بەپی دراسەکانی مێژووەوانی دراسە ئەەکەن لە بوارەکانە بوارە جیاوازەکانی پەیوەندیەکانی کورد و بەغدا بۆ کورد ئەم دەرەتانەی نەبووە. خۆی لە ڕاستیە دیسان ئەمانەش ئەسبابی زۆرن، بەڵام فاکتەرە خودیەکان دیسان منی لەمەوەی یەکێکم لەوانی کە زۆری ئەکرێ بڵێن فاکتەری خودی خاڵی یەکەمە. بەڵێ خاڵی جەوهەری و خاڵی یەکەمە لەو بابەتەیە. دوای 91 سەرباری ئەو هەمووە فشارە هەرێمی و نێودەوڵەتی کە لەسەر ئێمە بوو، ئێمە مانتوانی دام و دەستگایەکی ڕێکوپێک دروستکەین، ئەمانتوانی لانی کەم ئاشتی کۆمەڵاتی بهێن ناوچەیە لام کەم دام و دەستگا دروستکەین و ئەسەسات دروست بکەین، لانی کەم 2500 ساڵە ئێمە بەڕێوەین کیانێک دروستکەین
40 ملیۆن کورد چاوی لەم ئەزمونەی باشووری کوردستان بوو وڵاتانی داگیرکەر بە درێژایی 100 ساڵی ڕابردوو ئەیانویست ئەوە بسەلبێنن بە هەموو دنیا کورد خەڵکێکی خێڵەکی دەشتەکی با بڵین خەڵکێکی ناشارستانی ناحەزارین قابلیەتی ئیدارەکردن و بەڕێوەبردننی خۆیانیان نییە بەڵکو ئەبێ لە پراوێزی ئەم هێزانەیکان ڕامیان بکەن ئەوان کۆنتترۆلی ناوچەکانیان بکەن و ئیداریان بکەن و بەڕێوەیان بن کورد ئەبوو بیسەلمێنێ لەم پانتایە جوگرافی کە پێوترا کوردستانی عراقیا باشووری کوردستان بیسەلماندای هەم بۆ با بڵین پارچەکانی کەی کوردستان هەم بۆ هێزە هەرێمیەکانی ئەم ناوچەی هەم بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە ئەتوانێت ئیدارە بکە کە ئەتوانێت کیانێک دروست بکە ئەگەر هێزە هەرێمی نێودەوڵەتەکان وازی لێبێن بەڵام فاکتەرە خودیەکان لێرەیە نێیان هێش بەرژەوەندی شەخصی و حیزبیەکان بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیەکانیان کرد بە قوربانی. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عادل سدیق توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد سپاس بۆ دکتۆر کاروان فەتاح توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد سپاستانەکەم لەم گفتوگۆیە ئامادە بوون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی گفتوگۆی ئەم جارە بەر لەوەی ماڵاوایی بکەم دەمەوێت سپاسی کتێبخانەی هەژار مکریانی بکەم لە شاری هەڵەبجە کە ئەم شوێنیان بۆ ڕەخساندین بۆ گفتوگۆیەکی معریفی لەسەر باس و بابەتێکی گرنگی مێژووی. دووبارە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بەخواتان دەسپێر.